بناوی خدای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتنێکی گەرمی بەڕێز دکتۆر ئەحمەد حەسەن الحەمادی ئەمینداری گشتی وەزارەتی دەرەوەی قەتەر و بەڕێز باڵوێزی قەتەر لە عێراق دەکەم. معالي الوزير، سعادة السفير، ضيوف الكرام، أهلا وسهلا بكم في هولير. آماده بوانی بەڕێز ئێوارەتان باش و زۆر بەخێر بێن. خوشحاڵم ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارم لە ڕێوەڕەسمی کردنەوەی کۆنسولخانەی گشتی قەتەر لە هەولێر. هیوادارم ئەم هەنگاوە ببێتە دەستپێکێک بۆ زیاتر بەرەو پێشچوونی پەیوەندی دۆستانەی نێوان هەردوو لامان. مای خۆشحاڵیمانە کە پەیوەندیەکی باش لە نێوان هەرێمی کوردستان و قەتەردا هەیە و لە ماوەی ڕابردوو چەندین بەرپرسی باڵای قەتەر سەردانی هەرێمی کوردستانیان کردووە، هەروە ئێمەش سەردانی دەوڵەتی قەتەرمان کردووە. ڕێز و پێزانینی زۆرمان بۆ میری قەتەر خاوەن شکۆ شێخ تەمیم بن حەمەد ئاڵتانی هەیە و خوازیارین پەیوەندیەکانمان لە بوارە جۆرە و جۆرەکاندا و لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش زیاتر پەرەبستێنێت. کردنەوەی کۆنسولخانەی گشتی قەتەر هاوکار و یارمەتیدەر دەبێت لە بەرەو پێشبردننی پەیوەندیەکانی نێوانمان لە بوارە جۆرە و جۆرەکاندا، بە تایبەتی لە بوارەکانی بازرگانی و کشتوکاڵی و کولتوری و خوێندنی باڵادا. قەتەر لە ڕووی وەبەرهێنان و ئاوەدانی و بیناسازی و وزە و جموجۆڵ و چالاکی ئابووریەوە دەوڵەتێکی دەوڵەمەند و خاوەن ئەزمونێکی سەرکەوتووە. بۆیە دەکرێت هەرێمی کوردستان سوود لە ئەزموونی دەوڵەمەندی قەتەر لەم بوارانەدا وەربگرێت. لێرەدا بانگهێشتی وەبەرهێنەرانی دەوڵەتی قەتەر دەکەین کە سەردانی هەرێمی کوردستان بکەن و لە بوارە جۆرە و جۆرەکاندا پرۆژە بکەن. و ئێمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەین بۆ پێشکەشکردنی هەر کار ئاسانیەک لەم بوارەدا. هەرێمی کوردستان ناوچەیەکی سەقامگیر و ئارامی دەڤەرەکەیە و لە هەمان کاتدا سروشت و جوگرافیای هەرێم زۆر لەبارە بۆ وەبەرهێنان لە بواری جۆرە و جۆردا، بە تایبەتی کشتوکاڵ و گەشتیاری و پیشەسازی. ئێمە بە هەموو توانایەک پێشوازی و پشتگیری لە وەبەرهێنانی فرەچەشن دەکەین کە بەشێکە لە کارنامەی حکوومەت لە ڕووی فرەچەشنکردنی ئابووریدا. لە کۆتاییدا جارێکی دیکەش پیرۆزبایی کردنەوەی کۆنسولخانەی گشتی قەتەر دەکەین و هیوادارین سەرکەوتوو بن و هیوای سەرکەوتن و بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی قەتەر دەخوازم. هەر شاد بن.